السلام عليكم جماعتي وقدمت بسباش إن شاء الله البورا راوش فعلا أسايش إلكتروني نظام زون مجا فيديو اشتمنا يوتيوب بلاونا كردتوا بس إن شاء الله الأمر دز دكين ببلاكو نيو فيديو كامل ليوتيوبش أمر باز دو دكين سايبر سكيورتي تسيا وهاك أخلاقي سيا وتنزوري هي وتسونش فيري بم خۆی هاوڕێیان سایبر سکیوریتی بچیە سایبر سکیوریتی بریتیە لە پرۆسەیەک لە چەند کەسانی شارەزا کە بوونە ئەرچیان ئەوەیە کە بوونە سایبەر ینی ئەنتەرنێت لە هێرشی ئەلکترۆنی بپارێزن یاخود داتا و زانیاری یاخود کۆمپانیا و ڕێکخراوەکان لە هاکردن بپارێزن بە کوردەکەی ینی ئەنتەرنێت لە هێرشی ئەلکترۆنی بپارێزن خۆی چەند جۆریشی هەیە خۆی زەما زۆری زۆرە بۆ نمونە سکیورتی نێتوۆرکینگە موبایل سکیورتیە ئینفۆرمێشن سکیورتیە بابەت زۆرە لە بواری سایبر سکیورتی ئێتیکال هاکینگ لە بواری سایبر سکیورتی وەسێنتمانەیە زۆرە جەماعەت ینی بابەتی سایبر سکیورتی زۆرە بەڵام ئێمە چۆن فێری بین گرنگترینیان ئەوەیە تۆ زمان ئینگلیزیت باشتر بکەیت باشە زمان ئینگلیزیت باشتر کرد حتممە تۆش دەتوانی سوود زیاتر ببینی و منش ئەو چەناڵەم داناوە جەماعەت تۆ دەتوانی سبسکرایبی پۆڵە سکیوریتی بکەیت ئەمە ویزەرەکەیتی پۆڵە سکیوریتی تۆ دەتوانی هەر کاتێک ویست جۆنی چانەڵەکەم بکەیت بۆ ئەوەی کەوا سوود ببینی من بەردەوام بابەتی ئەو بابەتانە بڵاوەکەمەوە و کۆرسێکی هاک ئەخلاقیشمانی بواری سایبر سکیوریتی ئەگەر دەتوێ بواری سایبر سکیوریتی و ئێتیکال هاکینگت باشتر بیت ئەمە کۆرسەکەمانە بە شێوسپێن زایە بە تەواوەتی لە سەرەتاوە تاکو و بابەتی ناوەڕاست ناوەند تۆش فێر دەبی و گشت نانی گشت بابەتەکانم لێکوانە باس کردووە ماوەی کۆرسەکە 10 سەعاتە و بەردەوامی ڤیدیۆی نوێ بۆ گروپەکە دێ کە گروپێکی VIP و بوون ئەو بەرنامە و شتانە کە تایبەتەکان بوونە ناو کۆرسەکەش بەکاردێ بە خۆڕایی وەردەگری و PDFی تایبەت کە هیچیان لا $37 کەمتر نییە هەندەکەیە بەس PDFەک بە $100 کتێب هەیە ئێمە بە خۆڕایی بۆ ئێوە دیادەنێن هەمووی بە 65 و بابەت زۆرە بوون توش دەتوانین فێری زمانی ئینگلیزی بی و ئینگلیزیەکەت باشتر دەبی لە بواری سایبر سکیوریتی و چاڵەنج دەکەین بەردەوام گروپێکی تایبەتمان هەیە و ئینشاڵڵا لە یوتیوب بەردەوام دەبم ئەم ڤیدیۆ تایبەتە بە یوتیوبەکەم ئینشاڵڵا چکە لەمێژە یانی لە یوتیوبەکەم دابڕاوم دەزانم 1800 سبسکرایبەر لێ هەیە ئینشاڵڵا بەردەوام دەبین تاکو و ڤیدیۆیەکی تر ئینشاڵڵا هەر پرسیارێکیش هەبوو دەتوانن لەم بکەی لە خزمەتتاندا